ئەو کەسانێک کە بە ڕۆژوو بوون و بە ڕۆژوو نەبوون جەژنە پیرۆزیان بێ یاخوا جەژنێکی خۆش و بە لێبوردەیی و بەخۆشی بەسەر بچێت. ئینشاءالله دەستەکانە خۆش بێت. مامۆستا با سەرتا باسێک لە چەمکی لێبوردەیی بکەین پێناسێک بۆ لێبوردەیی بکەین. لێبوردەیی یەکێک لە سیفەتەکانی خوایە. خوا ئەوانەی کە ئیلاهین و خواپەرستن یەکێ لە سیفەتە باشەکانی خوا لێبوردەیی و بەخشەندەییە. خوا کە مرۆڤی خەڵق کردووە بۆ جێنشینی خۆی و باشترین سفەت کە ئەبێ مرۆڤ هەیبێت لێبوردەیی و عەفوە. بەخشش لە بەرابەری چیە؟ لە بەرابەری ئەمەی کە تۆ زوڵمێک لێکراوە یا مافێکی پێشەل کراوە و دەسەڵاتە هەیە کە تۆڵە بسێنیت تۆڵە ناسێنی. ئەگەر دەسەڵاتە نەبێ هیچ ئەفوو مانای نییە. بەڵام ئەگەر دەسەڵاتە بوو لە بری ڕق و کینە و تۆڵە تۆ ئەفوو بەخشن دەبێ بیبەخشیت ئەو کەسە ببەخشیت. ئەم سفەتە سفەتێکی خواییە. ئەوەتە لە ڕەمەزانە لەم دەهەیە ئاخری ڕەمەزانە مسلمانان داواکەن ئەڵێن خوایە تۆ ئەفویت بەخشندەی کەریمی بمان بەخشە. داوای بەخشش لەخوا ئەکەن. مرۆڤ بوونەوەرێکە دائیمە ها لەسەر ڕێگەی ترازان یعنی هەڵا ئەکات بە هەڵا زوڵمەکات و ئەبێ پاشگەز بێتەوە. پاشگەز بوونەوە ئەچێتە چی خاڵی لێبوردەیەکەوە. نالێبوردە نەخۆشە. ئەوەی کە ڕق و کین و تۆڵە ئەسێنێتەوە ئەو کەسە لە دەروونە هەست بە ئەماکە دایمە بەرەو لاریە ڕوات و حەزەکات بۆ شێوازە تۆڵەی خۆی بسێنێتەوە. ئەمە چێژێک کە لە لێبوردەیی هەیە لە تۆڵە سەندنەوەیانە. من فەرموو جەناب و پرسیارەکە. مامۆستا لێبوردەیی تا چەند کاریگەری هەیە لەسەر ئارامی دەروون تا چەند ئەبێتە هۆکارێک بۆی کە دەروونمان ئارام بکاتەوە یا خۆت ئەگەر ئێمە کەسێک هەڵی بەرامبەر کردین نەمان بورە چی بکەین بۆ ئەوەی کە دەروونمان ئارام ببێتەوە لە هەمان کاتە ئەگەر نەشی بورین کە نەیبورین ئەو کەسێک کە خراپەیە یا مافێکی ئێمەی پێشەل کردووە کە نەیبورین دایمە لە ناو خۆمانە حاڵەتی ئسترس حاڵەتی تووڕەیی حاڵەتی یعنی دەروونمان تێکەچێت هەروە جەستەمان هاینە حاڵەتی ئەمە کە پلانێک دانێن بۆ تۆڵە سەندنەوە ئەمە هەم کاتمانەگرێ هەم لێمان هەم خۆشمان ئەخۆینەوە هەم خۆمانێنی لە دەروونەوە دەروونی خۆمان پەرێشانە و ئەم دەروون پەرێشانەیە بێتە هۆی ئەوەی کرد ناساق بین و ساق بیر نەکەیتەوە ئەمما ئەگەر لێبوردە بوویت نعمەتێکە کە خوا بیدا بە کەسانێک هەموو کەس ناتوانێت بەخشەندە و لێبوردە بێت هەموو کەسێک ناتوانێت نعمەتێکی خواییە یا بڵێن ئەوانێک کە ئەهلی سروشتووە سروشتیە بۆ بازێک کەس هەیە بازێک کەس نییە بازێ ئەوەنە ڕشتە هەتا لە خواردنی خۆشیە ناتوانێت لێبوردەی ببێ بە حاڵەتی خۆی جاوتمان ڕێگای ڕاست یەک ڕێگایە هەڵەکان و لاریەکان هەزارها ڕێگایە بۆ ئەوەیە ئێستا جەنابە ئەگەر تەماشای مەسەلەن لە توێژنەوەیەکە من لە قورئانە مەسەلەن یا مسلمانان 5 فەرز نوێژەکەن لە وەختەکانی کاتەکانی جیاوازە کاتەکانی دیاریکراوە موقوت لەوێ لە نوێژەکانە لە هەر کاتێکە ئەڵێ داواکە لەخوا ئیهدینە الصراط المستەقیم بم خەسەر ڕێگای ڕاست ڕێگای ڕاستە بۆ تۆ دایمە هە لە حاڵەتی ئەما کە بکەوی لار بیتەوە واتای لێبوردنیش ڕێگای ڕاستە ڕێگەی ڕاستە و ڕاستەکەش ئەوەیە وت خوا کە بەشەری خەڵق کرد بۆ عنوانی ئەشرەفی ئەخلاق مەخلوقات ئەم مرۆڤە ئەبێت لێبوردە بێت جا لێبوردەیی مەسلەیەکی پەروەردەییشە خێزان باوکو و دایک ئەگەر لە یەکتری لێبوردە نەبوون نسبەت بە هەڵەکان حتا زاناترین زانایش هەڵاکات یعنی هەڵە بۆ هەمومانە بەڵام یەکەم پاشگەز بوونەوە
دووەم لێبوردەیی. بەڵێ مامۆستا باست لەوە کرد کە لێبوردەی پەروەردەییشە دایکان و باوکان چۆن وا بکەن کە منداڵەکانیان هەل لە منداڵیەوە ڕۆحی لێبوردەییان هەبێت هەل لە منداڵیەوە ئەو کەسانی کە هەڵیان بەرامبەرەکە لی ببورن بەڕاهێنان خۆیان لێبوردە بوون لە ئاسی خۆیان ئەوە مناڵە بزێوی زۆرە هێزی زۆرە تێکدەرە لە تەمەنێکە تێکەدات شتەکان فێری کات یعنی بەڕاهێنانێکی زۆر لە تەمەنەکانی جیاوازە فێری کات کە ئەگەر هەڵی کرد شتێکی شکان داوای لێبوردنەکەم ئەگەر قسەیەکی خراپ لە دەمی دەرچوو داوای لێبوردنە ئەەکەم هەر بەم شێوازە گۆشی بکات ئینسانێکی مرۆڤێکی تەندروستە ئێمە دوو دەستە نیازمان هەیە نیازە مادی و معنەویەکانمان هەیە نیازی معنەوی نیازە دەرونیەکانمان نیازی دەرونی مناڵ ئەوەیە کە لە شوێنێکی هادێ هێمن خۆش و ئەو نیازە مادیەکانیشی خواردن و خەوتن و ڕابواردن و ئەو شتانەیە کە بۆی دابی نەکرێت لێرا لە بەشی پەروەردا ئەبێت ئەو لێبوردەیە ئەو خەسڵەت و ئەو سفەتی لێبوردەیە لە مناڵە بچێنرێت هەتا گەورە بووە کەسێکی لێبوردە بێت ئێمە بەداخەوە لە مناڵە مناڵەکانمان بە نەخۆشی بارێنین کە گەورەش بوون نە لێبوردەیمان لە ئاستی خۆمان هەیە لە ئاسی بەرابەر هەیە جا ئەو چێژە بۆ مەولانا لە مەولانا ڕۆمی درودی خوای لەبێ داستانێک ئەگەڕێتەوە لە حەزەتی عالیەوە لە شەڕێکا لەرینەکە کابرایەک نەیاریانە بێت ئەڵێ من لەگەڵ عالیا زۆران نەگرم هەر کەسێکمان هەر کەسمان پشتی هەر کەسێکمان یا بە ئارزات بیکوژین ئەلیش ئەفەرمێ باشە من حازرم گەنجترە وێ لێوان کە زۆرانەکە ئەگرن ئەلی کابرادا بە ئارزە کابرا لە ڕقا هیچی بۆ ناکرێ ئاوی دەمی تفە کاتە ڕوخساری علی علی ها لەسەر سنگی و ئێوێ بیکوژێن بەڵام علی هەڵەسێ لەسەر سنگی واز لێن کابرا ئەی لەوە خۆ بەڕێمان وا بوو کە ئەوەی کە بکوژرێت ئەڵێنە کاتێککە من تۆمدا بە ئارزا لەبەر خاتری ئامانجێکم هەبوو لەبەر خاتری خوا بوو کە تۆ تفەکەی لێکردم ئەگەر بن من کوشتتایە لەسەر تفەکە بوو ینی تۆڵە مەسەندۆ لە تۆ لەبەرەوە تۆڵە نەبێ کابرا گەڕایەوە بوو بە بوری ئەمە عەفووە بەڵام جاری وایە ئەمە کابرا لێبوردەیی لێەکەین سووی ئیسفادەمان لێکات بە خراپ بەکارێنێ فێرە بێت دایمە هەڵا کاتۆ مامۆستا لەو حاڵەتەیە چی بکەین بۆ نمونە کەسێک ئێمە هەڵی بەرامبەر کردوین ئەی بورین بەڵام هەڵی تر دووبارە کاتەوە بەرامبەرمان لەو حاڵەتەیە چی بکەین تا سێکە ڕەت دوو سێکە ڕەت ئینسان نەتوانێت عەفوی هەبێت بەڵام لەو کاتە ئیتر غەڵەتە ئەبێت دووری بکە لێ و نەبورێت لێ کە یاسا سەروەر بوو لە شوێنێکە ئەدرێ بە یاسا مەسەلەکان مەسەلەن ئەگەر مافەکە زۆر قوڵ بێت و شتێ بێت ئەدرێ بە یاسا خۆی مەسەلەکە حەلەکان بەڵام بازێک کەسەیە لە ناو ئەمانەکە عەفوەکرد نا بەس بێچەوانەیشۆ زۆر کەسەیە کە لێ ئەبووری ئەبێ بە بنیامێکی باش ئەو خووە خراپە تەرکەکات و یەتە سەری ئەو ڕێگەی ڕاست و دروستە مامۆستا باست لەوە کرد کە تا دووسێ جار ئاسایی ئەگەر ئەو کەسە ببورین ئەی ئەگەر هاتو ئەو کەسە گیانی لێبوردەی زۆر بوو واتای هەر کەسێک هەڵی بەرامبەر کرد هەر بەرامبەرەکەی بورە چی بکات ئەو لەو کاتەیە بۆ ئەوەی کە نەبێتە هۆکارێک بۆەوەی کە کێشە بۆ ژیانی دروست بکات هەرچی شتایە ئەبێ لە حاڵەتی هاوسەنگیا بێت زۆر بەو شێوازەی کە بێتام لێبوردە بێت وتمان کەسی تەندروست ئەوەیە کە یەکسان بێت نەشەڵەژێ و سترس و ناڕەحەتیەکانی دەروون نەتوانێت بەسەری ئاغاڵ ببێت هەنی زاڵبوونی ئەو مەسایلە لە پەروەردا گرنگە مناڵی لێبوردە مەسەلەن ڕاست باریێنێ ئەگەر هەڵەیەکی کرد بعد گاڵتە نەکات درۆ فێری مەکە هەر با گاڵتە نەکات ئەگەر داوای لێبوردنەکەم ئەگەر مەسەلەن لە دەستی دەرچوو کارێکی هەڵەی کرد ئەو مناڵە کە گەورە بوو کەسێکی لێبوردەی لێ دەرەچێت لە پەروەردا مامۆساکان لێبوردە بن نسبەت بە تەلەبەکانن بە قوتابیەکان لە ناو کۆمەڵگا کابرا بینی جەناب مەسەلەن
یەکێ لە وتەکان کە دراوەتە پاڵی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ ئەڵێ چاکە بکە لەگەڵ کەسێکا کە خراپەی لەگەڵاکە چۆن ئەو کابرا خراپەی لەگەڵ من کردووە ئەبێ خراپەی لەگەڵا بکەم یا خراپێش نەکەم بێدەنگ بم نا تۆ چاکەی لەگەڵا بکە کە تۆ بە چاکەی وڵامەداوە ئەو تەریقە بێتەوە پاشگەزە بێتەوە لەوەی کە ئەو خۆکە هەیبووە یعنی تۆ ئیسلاح کردە چاکە کردوێتەوە ئەو نەخۆشە چاکە کردوێتەوە جا لێبوردەی و ئافو بەخشش وتم نعمەتێکە کە هەر کەسێک ناتوانێت هەیبێت وەخوا بیدا بە هەمومان کە لێبوردە بووین لە ئاستی یەکتری و زوڵم زۆر لە خۆمان نەکەین خۆمان زوڵم لە خۆمان نەکەین و لە بەرابەرەکەشمان بۆ شوازە مافی یەکتر ڕەچاو بکەین مامۆستا هەموو کێشێک شایانی ئەوە هەیە کە بەرامبەرەکەمان بمانبووری یاخود لە بەرامبەرەکەمان ببوورین واتای بەپێی گەورەیی و بچووکی کێشەکان لێبوردنیش ئەگۆڕە یاخود هەموو کێشەیەک شایانی ئەوە هەیە کە ببوورێت لێ ببوورین لە بەرامبەر هەموو کێشەیە شایانی ئەوەیە کە لێبوردەیی هەبێت بەڵام بارجە کەسی تر زۆر تەواو نییە بەو شێوازەی کە بتوانێت هەموو شتێن لێبوردە بێت بۆ وینانە وتم چێژێک کە لە لێبوردەیە هەیە لە تۆڵە سندنەکانیە تۆڵەیە ئێسێنیت و ئەو ڕقەدامرێتەوە و دووبارە هەم بەردەوام ببێت بەڵام تۆ کە لێبوردە بووی هەست بە خۆشحاڵیەکەکەی هێزێک تەداتێ هێزێک تەداتێک کە من ئەمڕۆ توانیم کە مەسەلەن ئەو کارە بکەم و نەمکرد لێبورام ئەمە یەکە فێربوون بە لێبوردەیی ینی مرۆڤ بوونەوەرێکە کە حەز بە کەمالەکە بگات بە ئەو شوێنەی کە یەکێ لە شاعرەکان کە غەیرە خوا نەبێت وەکو خوا بیر بکاتەوە وەکو خوا بەخشەندە بێت بەندەی خوایە خوا بەخشەندەیە ئەویش وا بێت ئەمە لە بواری ئاینێکەوە لە بواری ئینسانی مرۆڤیەکەی شوهر بەم شێوازەیە مرۆڤ جیاوازی لەگەڵ ئێستا دوێنێ من ڤیددیۆیەکیان بناردبوو جەماعەتێ شێر ئاژەڵێک ئەگرن و ئەیان بە عەرزا ئەیانەیە بیخۆن لە ناکایەکە بۆیان دەرەکەوێت کە ئەمە حاملەیە ئەم درڕندانە لەو برسێتە سناریۆ دروستەکەن خۆیان بە یەنە گژیەکە تا گاکە لە دەستیان دەرچوو ڕای کرد بەڵام ئێستا ئەبینی لە هەواڵەکان ئاخوێنی ئەبینی کابرا ڕۆیشتۆی ژن و مناڵ و کێ هەمووی تێرۆرەکات ئەمە مرۆڤە ئەم مرۆڤ نییە ئەو ئاژەڵە لە جاوەیە بازێ ئاژەڵ هەیە لە بازێ مرۆڤ لە بڕێ مرۆڤ زۆر باشترە مامۆستا هەنێک جار هەیە لە خۆمان تووڕین هەنێک جار هەیە هەڵەیەکمان کردووە ئەمە بۆتە هۆکارێک بۆەوەی کە تووڕێیمان بەرامبەر بە خۆمان زیادی کردووە تا چەند گرنگە کە خۆمان لە خۆمان ببورین لە ناخەوە بۆ ئەوەی کە نەبێتە هۆکارێک بۆی کە کێشەکانی ژیانمان زیاتر بکە لە هەمان کاتیشدا هەڵەکان دووبارە ببێتەوە ئێمە خاوەنی دەرک و عەقڵین خاوەنی هەستیشی بەڵام لەم کۆمەڵگەی خۆمان ناکەیسە ئەیبینین چونکە کۆمەڵگەیەکی چاولێکەرین بە هەست بڕیار ئەدەین بە عەقڵ بڕیار نادەین ناڕۆینە ناخەوە لە ناخەوە یا شتەکان بە ڕووکەش پیناکەین بۆ هۆکە ناگەڕێن کە تۆ لێبوردەوی لە ئاستی خۆت نەبوو بەڵێ وتم هەر زانایەک لكل عالم هەفوتون بۆ هەر زانایە هەڵە هەیە ئەم هەڵە یا چاکێک کاتەوە یا داوای لێبوردنەکەم لە فڵان شوێنە یا لە فڵان وتەما من هەڵم کردووە ئێمە قسەکەین من هەڵاکەم داوای لێبوردنەکەم لە بینەران لە جەنابتان لەم ئستودیۆ لە کۆمەڵگا کە من ئەم هەڵەمە کردووە ئەمەش ئازاتیەوێت کەسێتێکی ساغێوێت کەسی ناساغ ناتوانێت زۆر لە خۆباییە یان نەخۆشە ناتوانێت هەنێک کەس هەیە بۆ نمونە هەڵەکەی کردووە دانی پیان نانێت ئەڵێ هەڵە نیم دان پێنان بە هەڵا ئیقرار العقلاء على أنفسهم جائز دان پێنان بە هەڵا بۆ کەسێک کە عاقڵ بێت عقڵ بەکاربێنێت ئێمە خاوەنی عقڵین کە عقڵمان بەکارێنە هەست نا هەر شتێکی زەریف و جوان و بە شێوازێکی جوانە ئەی ڕازێنێتەوە وەکو مقبلاتی سفرە وایە جا لێبوردەی و بەخشندەی لەگەر ڕشتی و ڕک و کینە
وە تۆڵە سندن ئێستا ئێمە کۆمەڵگەیەکی تۆڵە سێنێ بله لە تۆڵە سندنە ئەبین بە تونند و تیژ نەربوونیانی لە خۆبوردەیی دان بەخواگرتن یعنی خۆڕاگری لە ئاستی ئەو هەڵاکە کردومانە مەسەلەن دوایش من هەڵەیەکم کردووە بله هەڵەیەکم کردووە وتم داوای لێبوردن ناتوانم بکەم بۆ کەسێتیم لاوازە کەسێتی ئێمە لە سێشت پێکاتووە بۆ ماوەیەمان هەیە لە باوباپیران و باوکو دایکمانەوە بۆمان هاتووە باوشی خێزانیش ئەو شوێنێک کە تیا پەروەردەیە بێت ئیتر شوێنێک وەکو حەزانە بێت وەکو ڕۆزە بێت لەکوێ بێت ئەوەش بەشە لە کەسێتیمان دەدات کەسێتێکیش کە کۆمەڵگایدا پێمان کۆمەڵگەی گشتیە ئەیە پێمان یعنی ئەم سێ بوارە کە فرۆید و زۆر لە دەروناسان ئەم جا یەکێک هەیە لە بۆ مایۆی لاوازە لە خێزانەوە لاوازە واتە ئەوانی کە ناتوان لە بەرامبەرەکانیان ببورن لە ڕووی خێزانی و لاوازە پەروەردەکەی لاوازە وتم هەموو کەس ناتوانێت لێبوردە بێت نعمەتێکە کە خوا بەکە کەم کەسی یاوە بۆ شێوازە یا بەخشن دەبێت ئەمما بە عەقڵ نەکەمێ من هەر بەخشن دەبم و هەر مافم پێشێل ببێت و هەر ئەو هەڵە بکات و من نه دەستێگرم کاکە یەک جار دوو جار سێ جار تو هەڵە کرد من بورم ئەم جارە دەم بە مەحکەمە یا ئەم جارە ئەم مافتە لێسێنەوە یا ماف نیەتی لەگەڵ منابیت و بۆ شێوازانە یعنی ئەمە بڕیارە بێ بدات کەسی تەندروست باش بڕیارەکە ئەدات ئەگەر ئێمە دەروون دروست بین و ئەلبەتە جەستە یا لاشە ئەگەر نەخۆش بێت دەرونیش نەخۆشەکەوێت ئەگەر درکێک بچێت بە دەستی ئینسان یا بە قاچی ئینسانە تەواوی سیستمی ئەم مرۆڤ لەبێ دەچێت لەوانەیە زەردەواڵەیەک ببێ بەهۆی مەرگی یەک ئینسان کە چەنێ بە قووەت و بەهێزە یا مێشێک یا مێشولەیەک سەجەناب ئەگەر لە مێژوەکانە مەسەلەن شەداد نەمرود باخێکی دروست کردو بە ناوی باخی بەهشتوانە من خوام ئەنێ ئەدای خوای خەڵکێک کرد من ئێوە خەڵک کردو ئێوە کۆی لێ من نووە بێ لە مێشولەیەکی لێتەین بوو لە ناو لوتیوە چۆ ناو مێشکیەوە ئەوە نە جوڵات تا کوشتی یعنی بە مێشولەیە بەهێزترینی کەس لەبێنێت یا ئەوەیە کە ئینسان غەڕانە بێت بەوەی کە هەیە و زۆریش منەت نەکا کە من لێبوردەم نه زۆر ئاسایی من مرۆڤم کاری خۆی ئەنجام مرۆڤم و یەکێ لە عەقڵم هەیە نعمەتی زۆر پێدراوە لە بەرامبەری ئەوە من لە تۆ بوورم من وتی داوای لێبوردنەکەم بوراوم قەیچەکە بەڵام بازە کەسێ فێر بووە بۆ مەسەلەکە هەر هەڵاکات و هەر لێ ببورن ئەمە ئەبێت بە مەسەلەیەکی خراپ ئەبێ بە نەخۆشیەک بڵاوە بێتەوە مامۆستا هەنێک کەس هەیە ناتوانێت دەست پێش خەریب بکات بۆ نمونە بچێت لە بەرامبەرەکەی پێی بڵێت داوای لێبوردنە لێ ئەەکەم هەموو کات چاوەڕی بەرامبەرەکەیەتی کە بێت و داوای لێبوردنی لێ بکات بۆم کەسانە چیت هەیە بڵێ ئەمەش وتم کەسێتەکانمان لەکوێ لاوازە لە کۆمەلگا لاوازە ئێمە دژی کۆمەلگاین لە خێزانە وا بارهاتوین کە دژی کۆمەلگا مەسەلەن شتێکی گوڵۆپێکە بینین مناڵین بەردێکی تێبگری بیشکردی نا کە مناڵەکە فێر کرد کاکە گیان ئەوە بۆ ڕووناکیە ئەم گوڵۆپە گشتە ئەم کۆڵانە بەسی تۆ نییە ئەم جادە هی تۆ نییە کە سیارەکە سێدە بڵە ڕاگرتووە مافەکان لێرا پەروەردەیە پەروەردەیەکی سەقەت نیازە مادی و مانەویەکانی مناڵەکە بەراوردە نەکراوە باش نەبووە وە بەگرێ بوو بۆ گرێ دەرونی ئێمە خاوەنی گرێ جا ئەو کەسەکە ناتوانێت ئەوە لاوازی کەسێتی هەیە لاوازی کەسێتی هەیە کە تۆ بیوەی شیکاری بۆ بکەی ئەبینی بزانێت لەکوایە ئەبێ بەڕاهێنان یەکەم خۆی بگۆڕێت یعنی بکە من ناوێت هینی ئەوەم نەبێت چاوەڕوانی ئەوە نەبووم کە هەر بەرابەرەکەت بێت داوای لێ یا بتبورێت یا داوای لێبوردنەکە پێ بڵێ بەهەرحاڵ ئەوە یەکە ڕاستوتن خۆی هێزێک و ئازایەتیەکی ئەوێت درۆ هەموو فەقیرە هەموو کەسە پێی فێرە
هەموو کەسێک بە درۆ وێرێت بەڵام ڕاست ئەو کەسێک کە تەندروستە دەروون دروستە ئەو ئەتوانێت ڕاست بێت مامۆستا هەنێک جار هەیە هەڵێکمان بەرامبەر بە بەرامبەرەکەمان کردووە ئەچین داوای لێبوردنی لێکەین بەڵام لێمان خۆش نابێت لەو حاڵەتە ئێمە چی بکەین تۆ ئەنجامی هێنی خۆت کردووە ئەوش کەسێتەکەی وتمان جیاوازە تۆ نابێت چاوەڕام بکەی کە گورج ئەو خۆت نییە لە خۆت زۆر جیاوازترە بەڵام بەهەرحاڵ دوایی لەوانەیە کە ئەو کەسە بەخۆیان بشێتەوە بڵێ ئەم کابرا هاتۆ داوای لێبوردنیکردە من با بێبورم یا چیم دەستەکەوێت لە مەینەی بورم لەگەڵ خۆیان قسە بکات ئەمەیە کە ئەگەر ئێمە پەروەردەکەمان لێنی بە شێوازێکی دروست پەروەردەکرابی هەموو بۆ ئەمانە حەل و ڕێگەچارە هەیە ئێمە یەکێ لە بابەتەکان کە زۆر گرنگە و بەداخەوە لە هیچ کوێ حتا لە ئاستی سەرەوە بەڕێوەبردنە ڕاوێژکاریمان نییە لە کەسانی شارەزان ناپرسی ئەو کەسەش کە یەت مامۆسامانە لەوانەیە خۆی نەتوانێت ئێمە بخاتە سەر ڕێگاکە تا ئەوەیە پەروەردە کلیلی سەرەتایی لێبوردەی کۆمەڵگەیە من بۆ ئەم هەموو هەڵەکەم مافی ئەمەکە پێشێلەکەم مافی ئەوەکە پێشێلەکەم بێم لە تەلەڤیزیۆنە ئالەنەن بڵێم ئازاتێکەوێ ئەی خەڵکینە من ئەم هەڵامە کردووە داوای لێبوردنتان لێکم بمبورن و بە باشی بە چاکە قەرەبووی بکاتەوە نەک هەر بڵێ بمبورن قەرەبوویشی بکاتەوە ئەو کەسەش مرۆڤ بدا کە دووبارەی دووبارە نەبێتەوە و ئەوەیە ئێمە بەداخەوە یعنی لە ئاسایی سەر بەگشتی بەکارهێنانی تەکنۆلۆژیا بەکارهێنانی مەسەلەن لەوانەیە جەنابووی لە قسەکردنی من ئاژبی ناڕەحەت بوی بەڵام بەرنامەکەی شتە ناچاری کە گوێ بگریت مەسەلە وا بۆ نمونە ئەو کەسە کە قسە ئەکات بڵێت کە ناحەزێکی شەیە کەسێکی شەیە حاز ناکات بیبیسێت ئەمەش هەیە خۆی ئامادە بک بۆ ئەوەی کە نارێکشی هەیە لە بوارە ئەمەیەکە کەسێتی تەواومان لە پەروەردەیەکی تەندروست و کە خوا پێمان بدات بۆ جیلی سجیلەکانمان هەرچی بەرەو داهاتوویەت ئێستا مەسەلەن جەنابوو تەماشا بکە پۆبجی و نازانم بەنامەی یاریەکان و ئەمانە مناڵ هدایەت دەکات مناڵ ڕێنموویەکات بەغەڵەت ناڕوا مەسەلەن ئەو مناڵە لە شوێن قەناتێکە بێت فێر بێت کە چۆن بژی و چۆن لە ژیان چێژ ببات کەسی لێبوردە کەسێکە کە لە ژیان چێژ هەبات مرتاحە هەست بە خۆشیەکان کاتێک کە تۆ ئەبینی ڕۆیشتیتە سەیدەلەیەک ڕۆیشتیتە دەرمانخانەیەک ئەبینی کەسێک ڕەشەتەیەکی پێیە ڕەنگی زەر دەبێت و دامەوێ لەوانەیە پارەی پێ نەبێت تۆ بە دکتۆرەکە بڵێ ئەو دەرمانەکانی بەرێ من پارەکەتە دەبێت کە هاتیتە دەرەوە بەخوایشە باشم کردووە هەست بە خۆشیەکەی هەست بە خۆشیەکەی هەست بە مرتاحیەکەی ڕزایەتە هەیە دەروونە ئاسوودە بێت بەڵام کەسێک کە ڕق و کۆن دائیمە لە ناو خۆیان ئەکوڵێت دائیمە خەریکە تەختیتی لار دائنێت بۆ ئەمەی کە تۆڵە بزێنێت مامۆستا سبەینێ جەژنە و تا چەند گرنگە ئێمە ئەمە بە دەرفەتێک بزانین بۆەوەی کە لەگەڵ هەر کەسێک دڵمان عاجز بووە بچین داوای لێبوردنی لێ بکەین ئەمانەی کە بە ڕۆژوو ئەلبەتە جەژن پیرۆز بێت جەژن ڕۆژێکی خۆشیە بۆ ئەو کەسانەی کە 30 ڕۆژ توانیانە منعی یعنی خۆیانیان کردووە نەفس و دەروون و چاو و لوت و قەڵەم و هەموو شتێکیان مەنا کردووە لەبەر خاتری بەندەگیەک و بۆ خاتری ئەوەی کە بگەن بە عەفو بگەن بە پلەیەکی بەرزتری مرۆڤی بە هیوام هەموو وابن کورد حتا بۆ سەفەر ئەڕوات ئەڕۆیشت ئەو ساکە لە کەلتوری خۆمانە تەلەفۆنێ کرد یا ئەڕۆیشت بۆ لای برادرانی گردنم ئازاکەن لێم ببورن ئەگەر هەڵەیەکم کردووە ئەگەر مافێکم پێشەل کردووە ئەگەر شتێک بووە لێم ببورن نەکاو من نێمەوە نەتان بینمەوە لێبوردەی ئایا ڕەمەزان جارێکی تر ئێمە ئەدگرینەوە یەن یا ئیمڕۆ ئاخرن ڕۆژی تەمەنمانە کە بە ڕۆژووی مەسەلەن ئەوە کەسانەی کە بە ڕۆژوون لە لێبوردەی خەسڵەتێکە نابێت 3 ڕۆژیش ئێمە زیاتر لە ئاینە 3 ڕۆژ زیاتر دەم لە کەسێ ببەستین و لێ نەبورین ئەبێ لەبەر خاتری لە لای خۆمان
ئەوش نەزانێت لێ بورابێن مافێکی لەلامە گردنی ئازابێت ئەم گردن ئازایی گشتیە ئەلبەتە نە بە ڕواڵەت بەکردا گەر بزانێ پێداویستێکی پێویستە بۆی بکات بۆ پێی بسەلمێنێت کە من بەڕاستی لێ بوراوم نەکەمێت شتێ لە ناو دڵیا بمێنێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان تۆڵی لێ بسێنێت هیوام ڕۆژانێکی خۆش و شاد و دوور لە کۆرۆنا و دوور لە ناخۆشی و دوور لە تەسادف و دام و بە هیوای دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکان بەڵێ سپاس بۆ مامۆستا فاروق عەبدولعەزیز توێژەری دەرونی کا بەشێکی ڕاستەوخۆ لامان بوو بەڵێ عەزیزانم ئێستاش بڕگەی گوڵمان هەیە با بەیەکەوە بینەری بین. نیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ پێم باش بوو تیژ خەینە سەر شێوازی ڕواندنی گوڵ لەبەر ئەوەی کە زۆرێک لە خانمان یا لە خەڵکان نازانن گوڵ چۆن بڕوێنن گوڵ پێویستە ئەو ئینجانەی کە تیا ئەڕوێنی کونی تیابێت لە ژێرەوە لە ژێرەوەی ئینجانەکە ئەگەر کونی تیانە بێ ئەو ئاوەی کە ئەیدەی بەتاڵبێت ئەبێتە هۆی ڕزانی ئەو ڕێگەی و ئەبێتە هۆی نەخۆشی و لە ناوچوونی ئەم گوڵە شێوازی ڕواندنەکەی کە ئەی ڕوێنی لە ئینجانەکەی پێویستە ئەو گوڵە لە چه ئاستێکا بۆ لە ئینجانەکەی خۆیان کە تۆش ئەی ڕوێنی لەم ئینجانە تازەیە لە هەمان ئاستا بێ نەک زۆر بەرز بێ یا زۆر نزم بێ بیکەیتە ناوانێ بڵێ وڵات چاکە لەبەر ئەوەی کە گڵی زیاتر تێکەیت و قەدی ڕۆکەی پێداپۆشی ئەمە نابێ مەغەڵەتە یان ئەگەر زۆر لە دەرەوە بێ نسبەتێ لە ڕێگ و گڵەکەی خۆی بە دەرەوە بێ کە ئەو گڵی کە پێشتری خۆی بووە نسبەتێکی لەوە بە دەرەوە بێ ئەوش هەر نابێ ئەوش هەر غەڵەتە پێویستە حەدی خۆی بێت و شێوازی بەکارهێنانی گڵەکە پیتمۆز بەکاربێنی لەگەڵ گڵی ڕەشە لەگەڵ نسبەتێک پێرلایتە پێرلاید مادەیەکە ئاو خەزنەکە بۆ ئەو شەتڵە لەگەڵ گڵەکەی جوان تێکەڵیانەکەی ئەبێتە هۆی خەزنکردنی ئاو یعنی هەموو کاتێکیش ئەو گوڵی تۆ پێویستی بە ئاو نابێت لەو پێرلایتەوانێ ئاوەکە کە خەزن کراوە وەریەگرێتەوانی ڕاکە و ئاوی لێخواتەوە پیتمۆزە بێ بەکاربێنی لەگەڵ پێرلایتەکە و لەگەڵ گڵەکە هەرسێکی بێ کۆتێکەڵەکەی توتاوە گەورە و بچووکی ئینجانە بە ژێرەی ئینجانەکە گڵی بۆ ئەگریتەوانێ هەم لە پیتمۆز هەم لە گڵ هەم لەو پێرلایتە بە نیسبەت تێکەڵیەکەی هەتا ئەو قیاسێکی مکەملێ بۆ دەرەچێ بۆ گڵەکەی.
بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لە تەوەری دووەماندا باس لە پرۆژەیەکەکەین کە لەلایەن خانمێکی دەستڕەنگینەوە لە مانگی ڕەمەزانەدا بەڕێوە چووە. ئێمە ئەمڕۆ باس لە پرۆژەکەکەین زین ئەم پرۆژەیە چییە و لەکەیەوە دەستی پێکرۆ تاکەی ئەخانێت لە هەمان کاتیشدا باسێک لە خواردنی جەژن ئەەکەین و خانمەش خاوەنی کتێبێکی جوانە کە چاپی دووەمی لێ دەرچووە باسێکیش لە کتێبەکەی ئەەکەین. هەر بۆ مەبەستەش بەڕێز تارا ئەمین سەپان شارەزا لە دروستکردنی خواردن باشەیەکی ڕاستەوخۆ لامانە. تاراخان سڵاو لەوێ بەیانیت باش بێت. سپاس دەکەم بەخێراتیت. تاراخان سەرتا بەباسێک لەم پرۆژەیە بکەین بزانین بیرۆکەی ئەم پرۆژەیە لەکوێوە هاتووە. بیرۆکەی ئەم پرۆژەیە خۆتان نەزانن لە مانگی ڕەمەزانە خێرەکان زیاتر ئەبێت و ئەوانەی کە زەکاتەکەن یاخود بێجگە لە سەرفترە خێرەکان زیاتر لە مانگی ڕەمەزانە دەست بڵاوە خەڵکی لەو مانگەیە. ئێمە بیرمان لەوە کردەوە کە لەم زروفەیە خۆتان نەزانن خەڵکی و دەوڵەمەنەکان یاخود بەرپرسەکان یاخود ئەوانەی باڵادەستن زۆر لە کاتی کەرەنتینەیە خێزانەکانیان بەسەر کردەوە یاخود ئەو خێزانانەی کە کەم دەرامەتن بە تایبەتی. ئێمە بیرمان لەوە کردەوە کە مەعاش کەمە و چەندێکە خەڵک ئیشی نەکردووە و مانگی ڕەمەزانیش خێرێکی گەورەیە و خەڵک دەتوانێت ئیشێکی وا بکات. دوای کەرنتینە ڕاستە ئێمە کەرنتینە وای کرد کە نەمانتوانی زووتر ڕێکلامی بۆ بکەین یاخود دای بەزێنین کە ئیشێکی وا ئەەکەین بۆ ئەوەی بزانین کە چێشخانە کراوەیە. ئێمە ئەم لە ڕەمەزانە دامبەزان کە کارێکی واکەم بە پەلا شتێکمان دروست کرد، ڤیدۆیەکمان دروست کرد و وێنەیەکم دروست کرد کە دای بەزێنم. دامان بەزان پەیامم بۆ خەڵکی ئەوە بوو لە 1000 دینارەوە هەتا ئەوەنەی کە خۆی ئەتوانێت خێرێکی وا بکە و بەشدار بێت خێری بگا. هەم ئێمە لەلایەکەوە ڕاستە من لە ڕووی مادیوە نەمتوانیوە ئەوە بکەم، بەڵام توانیومە ببم بە هۆکارێک کە بۆ گەیاندنی خواردنەکە و بۆ دروستکردنی خواردنەکە و بۆ وەرگرتنی ئەو پارەیە بە ئەمانەتەوە. تاراخان لەکێو دەستی پێ کردووە پرۆژێ و تاکەی ئەخایەنێت؟ مانگی ڕەمەزان بوو. ئێمە 2-3 ڕۆژ لەمەوە پێش کۆتاییمان پێهێنا لەبەرەوەی ئەو مەبلەغە پارەیە کە بەدەستی ئێمە گەشت بوو کۆتایی هات تەواو ئەتر عارفە بوو پێمان خۆش بوو پێش ئەوەی جەژن بێ ئێمە کۆتایی پێبێنێ. چی هاوکارتان بوو؟ هیچ لایەنێک هەبووە هاوکاریتان بکە؟ کاتێک کە من دام بەزان زۆر ئومێدم هەبوو کە بەرپرسێک یاخود خاوەن کۆمپانیایەک دەوڵەمەنێک کەسێکی دیار یان خۆت حیزبەکان هیچ نەبێ بتوانن یا هاوکارمان بن، بەڵام بەداخەوە هیچ لەوانە هاوکارمان نەبوون. هەر کەسە ئاساییەکان بوون، کەسە ئاساییەکانیش هیچی لە $200 بەرەوژوور نەبوو، هەبوو 25,000 بوو، هەبوو 50,000 بە پێی توانە. بەڵێ زۆربەی زۆریان لە ئەوروپا بوون ئەوانەی کە گەشت بەدەسم. من ناویان ناهێنم وەکو ناو کە خێرەکەیان نەڕوات، بەڵام مەبلەغەکە زۆر کەم بوو. لەگەڵ ئەوەی مەبلەغەکە کەم بوو، بەڵام من تقریبان 25 بۆ 30 خێزانم پێ دەبر کرد لەو کاتەیە. بەڵام هەر جێی خۆشحاڵیمە کە توانیمە پرۆژەکە بچووکە، بەڵام لە داهاتوە ئیشەڵا گەورە ببێت. تاراخان باسێک لە ژەمە خواردنەکان بکەین، زین لە چی پێک هاتبوون و چۆن ئەتان گاند بۆ ماڵانەی کە پێویستیان پێی بوو؟ من خۆم ماتۆڕ و سیارەمان هەیە لە چێشخانە ئەمان گەیان. هەنێ جار لە بەربانگە ئەمان گەیان، هەنێ جار لە نیوەڕۆیە بۆ ئەی زەخت نەکەوێتە سەرمان و هەنێ جار لە دوای بەربانگ ئەمان گەیان بۆ پارشیە و بۆ ڕۆژی دوای ئەوە گەرمیکەنەوە. خواردنەکان بێگومان هەموو جۆرە خواردنەکانی ئەگرتەوە، لە یاپراخ، لە برژاوەکان، لە چێشت و لە بریانی و لە قۆزی و لە مریشک هەمووی ئەگرتەوە. و هەروە لە خۆمەوە من نەچووم
هەنێ چێشت کۆکەمەوە بینێرم بۆ ماڵێک ئەبواە بمزانیە ئەو ماڵە ماڵی لەکوێیە و فەقیرە و مەعاشی نییە و چەند سەرخێزانن زانی پێشتر توێژینەتان بۆ کرد بۆ نمونە بڵین لێتان ئەقۆڵێ کە ئەم ماڵە فەقیرن و پێویستیان پێێتی اینجا بۆتان ئەبردن یاخۆت هەر ماڵێک بواە بۆتان ئەبردن زۆر ماڵ تەلەفۆنی کردووە بۆم نەبردووە و یەک دوو ماڵیش بە تەواوەتی عینوانەکەیان نەئەوت ئەمان زانی کە ئەو فەقیرە نییە تکرارمان نەکردەوە دووبارەمان ناکردەوە بۆیان بەڵام بە تاکید هەموو پرسیارێکمان لێکردن و یا هەنێ بیان ناسیایە خۆیان تەلەفۆنیانە کرد ئەیانود مناڵی کەم ئەنداممان هەیە پیاوی کەم ئەنداممان هەیە بێ ئیشین کرێمان نییە ئەوە نەسەر خێزانین ماڵمان لەوەیە حەزەکەی وەرە سەیرمان کە بەڵام کە یەکێک تەلەفۆنی کرد بێگومان ئەوە فەقیرە بۆیە تەلەفۆن ئەکا ئەگینا باوەڕ ناکەم یەکێ چێشتی هەبێ یاخۆت خواردنی بەربانی هەبێ تەلەفۆن کا وەکو پارە نییە ئەگەر هەموو کەس تەماحی تیای ببێت ئەمە خواردن بۆ ئەگەر یەکی هەیبێ باوەڕ ناکەم داوای خواردن بکات تاراخان بە تەنها خۆت خواردنەکان دروستەکرد یاخۆت کەسی تریش هەبووە هاوکارت بێت من کارمەندم زۆرە بەڵام ئەوەی کە خواردن دروستەکە هەر لەم مانگەش و هەر پێشووتریش هەر من و خوشکەکەم بووین بەڵام بەردەست و ئەوانەمان هەیە خۆم بێگومان لێمەنە دەستەکانتان خۆش بێت تاراخان بابینە سەر کتێبەکەی بەڕێزت ئەمێ باسێکمان لە کتێبەکەت بۆ بکەی و لەکەیدا چاپی یەکەمی دەرچووە و چۆن هەوڵتدا چاپی دووەمیشی بە چاپ بگەێنیت 2 ساڵ لەمەوە پێش چاپی یەکەممان خستە بازار 5,000 دانەی لێڕۆی خۆشبەختانە خۆی گرت لە 260 لاپەڕا کاتێ زانیمان ئەتر لە بازارە نەما و خەڵک داوای ئەکات و خواردنی زیاتریشمان هەبوو ئێمە خواردنی زیایەمان تێکرد تقریبان ئێستا 470 لاپەڕەیە بەڵام ئەو کەسانەمان بێبەش نەکرد کە کتێبە یەکەمی بەدەست چاپی یەکەمی بەدەست نهێناوە چاپی یەکەمان کردەوە خواردنەکان ناوی و تقریبان 100 لاپەڕەیەکی تریشمان بۆ زیاد کرد خواردنی تازە هاوپێچە لەگەڵ چاپی یەکەمە بەڵێ تاراخان دیزاینێکی زۆر جوانتان بۆ کتێبەکە کردو من کە بینیم یەکسەر سەرنجی ڕاکێشم خۆی ڕەنگەکەی من بیدایەتیش کە کاگارام و ئەدیبان چاپیان کرد حەزیان لە ڕەنگی کاڵ بوو وەکو ئافرەت من حەزم لە ڕەنگی ماتەکان بوو چاپی یەکەم من ڕەنگێکی ماتە خۆم کاڵم چاپی دووەم کتێبەکە خۆی کاڵە و من تۆخم حەزیان کرد وابێت ئەمێ باسێک لەوە بکەین کە چەند جۆر خواردن لە خۆ ئەگرێت لە ناو ئەم کتێبەیە باست لە چەند جۆر خواردن کردووە کە چۆن دروست ئەکرێت جۆرەکان زۆر زۆرن بەڵام بەشبەش جیامان کردوێتەوە لە چێشتەکانە و شیرەمەنیە و مقبلات و زەڵاتە و ترشیاتەکانە یاخود ئیشی هەویرە شەربەت و خۆی لە هەموو جۆرەکان گرتوۆتەوە یعنی هیچ بەشێکمان لە خواردن هین نەکردو یعنی وەلاوە نەناوە هەموویمان داناوە ئەو خواردنانەشی کە ضرورن و ڕۆژانە بەکارێت لەگەڵ هەندێک خواردن کە هەموو ڕۆژێ بەکار نایەت هەموو جۆرەکانمان تاراخان سێرەکەم کرد دیڤیدێکیشی لەگەڵا ئەمە بزانم کە چۆنێتی دروستکردنی خواردنەکە یاخود هەمان لاپەڕەکان لەسەر دیڤیدیەکە نەخێر من ئەو خواردنانەی کە دروستم کردووە هەمووی بە ڤیدۆ گیراوە لە پیجدان بەزانوە و لە یوتیوبدان بەزانوە پیجی خۆشت هەیە بەڵێ دوای ئەوە بە ڤیدۆکان خواردنەکان ناسراون هەر بە نووسین و بە وێنە بە جوانی ناتوانی پەیامەکەت بگەیەنی بۆیە ئەو ڤیدۆیانە ئەگەر یەکێ ئەتەرنێتی نەبێ بتوانێ سیڤیەکە لێبات خواردنەکان ببینێت. تاراخان با باسێک لەوە بکەین کە بەتەمایت کە چاپی تری بکەیتە بازاڕەوە و بەتەمایت کە ئەم کتێبە بەرەبەرە ئیتر چاپەکانی زیاد بکات یاخۆت تەنها لەم چاپەیە ئەوەستیت و کۆتایی پێهێنیت.
نانەخێر ئەگەر ئێمە بزانین چاپی دووهەمیش ئەڕوا بێگومان ئەتوانین بەشەکانمان جیاکەینەوە ئێمە کە تا ئێستا واژۆمان بۆ نەکردووە پێش کەرنتینە گەڕایەوە لە ئێران تا ئێستا بە تەواوەتی ڕاستە چۆتە هەموو شارەکان بەڵام خەڵک لە ماڵەوە بووە بە تەواوەتی نەیدیوە ڕکلاممان بۆ نەکردووە بەڵام دەستەکەوێت لە هەموو شوێنەکانە بەڵام ئەوەی کە من پێم خۆشە بیڵێم حەزەکەم یعنی بەشەکانی جیاکەمەوە خانمی وا هەیە حەزەکە بەس مقبلات فێربێ یاخود بە شیرینی فێربێ یاخود ئەو کەسانی کە لە هوتێل و مۆتێل و ڕستورانەکانە ئیشەکەن هەر حەزەکەن بڵین وەستایی مقبلاتە حەزەکە بەس کتێبێکی هەبێ بۆ مقبلات هەنێ وەصفە یاخود هەنێ قیاسات بزانێ حەزەکەین وای لێکەین بەڵام لەژێر چاپیشایە بۆ لەژێر تەرجومەیە کە بیکەمە عەرەبی حەزەکەم بیکەمە بەر فستیڤاڵە عەرەبیەکان بەهیوان تاراخانەوێ باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگی داوە بە دروستکردنی خواردنە کوردەوارەکان لەم کتێبەدا تا چەند باست لەوە کردووە کە چۆن خواردنە کوردەوارەکان دروست ئەکرێت بێگومان خواردنە کوردەواریەکان ئەوەی کە من لە مناڵیەوە بیستومە و بینیومە یاخود خواردومە یاخود پرسیارم کردووە دایکانمان یاخود خەسووم یاخود خەڵکی تر دیومە پیانەوە کردویانە من هەمووی کردومە بە ڤیدۆ بە وێنە و بە هەر هەمان دروستکردنە یاخود گۆڕانکاریت بەسەرداهێناوە بێگومان هەر خانمە و جۆری دەستاوی یاخود جۆری لێنانی جیاوازە بەڵێ بێگومان هەنێ خواردنم دیوە پێشتر هەنێ شتی تێ نەکراوە من ئەتوانم تێیکەم یاخود هەنێ شتی تێ کراوە و من پێم خۆش نییە تێیکەم طبعاً لە ڤیدۆکانە وتومە کە لە ئەساسا خۆی خواردنەکە ئاواهەیە بەڵام من پێم خۆشە وا دروستیکەم ئێوە ئەتوانن لە شێوەی من دروستیکەن و لە شێوەی ئەوانیش دروستیکەن ئەکەوێتە ئارەزووی خێزانەکە خۆی تاراخان باست لە دەستاوێ بزانم دەستا و تا چەند گرنگە بۆ خۆش دەرچوونی هەموو خواردنێک کە دروستیەکەین دەستا و سەلیقە لە خواردنە دەوری زۆر زۆرە و حەزت بۆ دروستکردنی خواردن ئەم سێشتە دەوری زۆر زۆرە لە دروستکردنی خواردنە هەر خانمێک خواردن دروستەکات بڕۆی خواردنەکەی بخۆی ئەزانی ئەم خانمە بە چۆن لێناوە یاخود بە چ دڵ و دەرونێک ئەو خواردنەی لێناوە بێتاقەت بۆ یا دڵی خۆش بووە یا بە تەرتیبە یاخود تامی خۆشە دەستاویش یەکێکە لەو خاڵانەی کە زۆر گرنگە تاراخان وەگەزانین لە ئێستادا فاسفود زۆرە خورێت بەهۆی ئەوەی کە خەڵکی کاریان زۆرە هەوڵدەن کە خواردنێکی سەریع بخۆن ئەمە بزانم کە تا چەند لەم کتێبەدا باست لە فاسفودەکان کردووە من ئەوانەی کە بە تایبەتی ئێستا مناڵ و گەنجەکان زۆر حەزیان لە فاسفود و هەنێ خواردنی غەربی و ئەوانەیە بێگومان من لە ماڵی خۆمە کاتی خۆی بڵین ڤیدۆم کردووە بۆ مناڵی خۆمم ئامادە کردووە و حەزیان لی بووە چوونەتە دەرەوە خواردویانە هەرچیم دیوە و هەرچیان خواردووە و هەرچی توانیومە بیکەم و هەبێ شتەکە لە بەردەستمە کردومەتە کتێبەکە و لە یوتیوب و پێیجەکەشم دام بەزانووە و خەڵکی زۆر داوایە کا بێتمان خۆش بێت تاراخان با باسێک لێ بکەین کە تا چەند لە ڕێگەی پەیجەکانتەوە خەڵکی بینەری کتێبەکەتن یاخود خەڵکی بینەری ئەو خواردنانن کە ڕۆژانە دروستی ئەەکەیت بینەرمان زۆر زۆرە لە ئەوروپا لە ئەمریکا لە بەریتانیا لە وڵاتە عەرەبیەکان لە تونس هاوڕێمەیە لە ئوردن لە مەغریب لە عێراق خۆی لە بەغا و ئەوانە هاوڕێم زۆرە بە عەرەبیش جوابیان ئەیەمەوە یاخود وەسفەکەیان بۆ کەم بە عەرەبی ئەڵێ کتێبەکەمان بۆ بکە بە عەرەبی پێمان خۆشە بەڵام ئەوەی کە ڕوونە کوردەکە زیاتر لە پرۆژەتان بیکەی بە عەرەبی بڵێ ئێستا لە تەرجمەیە نیوەی تەواو بوو و ئەمەوێ یەکێک دەستگایەک بیگرێتە خۆی چاپی کات دەستەکانە خۆش بێت تاراخان با باسێک لە خواردنی جەژن بکەین بزانین کە هیچ ئاماژەت پێ کردووە لەم کتێبەدا خواردنی جەژن من ئەو خواردنانی کە جەژن لە مناڵیوە کە دیومان لێ ئەندرێ و باوە لە ناو خەڵکە طبعاً هەمووی تایە
بەڵام نەموتو ئەمە خواردنی جەژنە بەڵێ ئەوەی کە باوە ئەخورێت شار بە شار جیاواز ئەبێت هەنێ خواردن بەڵام ئەوەی کە من دیومە هەر فاسۆلیا و مریشک و قۆزی و قەیسی و ئەم شتانەیە لێنراوە هەرچەند ئەوە بۆتە عادەت و خوو لە لای خەڵک شەرت نییە تۆ هەر ئەوە لێبنی گرنگەوەیە تۆ خواردنێک بخۆی لە ڕۆژی جەژنە بەڵام بڵێ قەیسی و برنج و پڵاو و برنجی کوردی و هەمووی تایە کتێبەکە تاراخان لە کۆن و تا ئێستا تا چەند جیازی بەسەر نانی جەژنە هاتووە و ئەو جیازیانە تا چەند بوونەتە هۆکارێک بۆەوەی کە ئەم کللتورە کاڵتر بکاتەوە یاخود خواردنی ئەم کللتورە گۆڕانکاری بەسەردا بێت خۆی مناڵەکان نەخواردنی مناڵ و گەنجەکان و جیلی ئێستا هەنێشت کاڵەکاتەوە بۆ نمونە تۆ چێشتەکە لێنەی ئەڵێ یعنی چی بەیانی زوو تۆ ئێمە هەڵەسێنید شلە و برنج بخۆین شلە و برنج چۆن نەخورێت نان و ماست و پەنیر و شتی بەیانیان ئەخورێت پێیان سەیرە یاخود هەڵناسن لە خەو بیخۆن یان ئەوانەی وەکو من کە بڵین لە ئەوروپا بوون دەوام هەبووە زۆر جار لە کاتی جەژنە یاخود کۆ نەبوونەتەوە نەیانتوانیوە خێزانێک نەبوون کۆبکرێنەوە ئەمانە وردە وردە بە هەنێ هۆکار کاڵە بێتەوە بەڵام لێرە لە کوردستان هەرچۆنێک بێ باشترە بەڵام گۆڕانکاری لە خواردنە دروست بووە بۆ نمونە جاران باڕۆنی کوردی شت دروست کراوە یاخود برنجی کوردی قەیسی خۆیان هەڵۆژەیان وشک کردووە تیان کردووە گوێز خۆیان چاکیان کردووە و بەکاریان هێناوە شتەکان هەمووی هی خۆیان بووە تاراخان چی بکرێ بۆی کە ئەم کللتورە نەفەوتێت ئێمە هەر کات جەژن دەستین لە خەو ئەم خواردنانە بخورێت خۆی ئەم کەلتورانە هەج وڵاتە بە کەلتور و بە عادات و تەقالیدی خۆی دەرەکەوێت ئێمەش یەکێکین لەو قەومانەی یاخود لەو وڵاتانەی کە دیارین بە جلوبەرگمان بە خواردنمان بە هەنێ شتمان نابێت هەنێ شت هەیە ئێمە دەستبەرداری بین ئەتوانین تازەگەری بکەین بەڵام شتە کۆنەکانیش لە پاڵیا نەمرن هەر زین و بکرێنەوە و باسی لێ بکرێت بۆ نمونەیەکێک من وەسفی کتێبەکەم ناکەم بەڵام کتێبێکی وە کە لە بازاڕا بێت ئەم کتێبە ئەمێنێتەوە لە ماڵەکانە ئەمێنێتەوە وەکو سەرچاوەیەک ئەتوانی سوودی لێوەرگێت ئەگەر منیش نەمبم یەکێکی تریژ نەبێ بۆ جیلێکی دوای ئێمە تاراخان بۆ پێی بەڕێزت لە ئەوروپا ژیاویت ئەمێ بزانم کە خەڵکی ئەوێ چۆن بوون لەگەڵ خواردنەکان و تا چەند خواردنی ئێمە جیازە لە هی ئەوان تا چەند ئەوان ڕۆژێکیان هەیە ئەوانیش وەکو ئێمە کە چۆن جەژنمان هەیە کللتوریان هەیە ڕۆژێکیان هەیە کە تایبەتە بە دروستکردنی خواردن بێگومان ئەوانیش هەیەە هی ئێمە جیاوازە لە ئەوان ئەوانیش ڕۆژ و گرتنیان هەیە بەڵام مەسیحیەکان بە شێوەیەکی تر طبعاً ئەوانیش پیرۆزبایی لە ئێماکەن لە جەژنەکانە هەنێ جار ئیجازایان بە ئەوانەی کە عەرەبن کوردن مسلمانەکان بە تایبەتی و خواردنی ئێمەش فێر بوون بەڵام وەکو ئێمە خواردنیان ئەوان جیاوازە لە خواردنی ئێمە و پێشیان سەیرە کە ئێمە ڕۆژوو ئەگرین چۆن ئاو ناخۆین بۆ ماوەی سی ڕۆژ ئەڵێ سیحەتتان باش نابێت بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوان جیاوازن لەگەڵ ئێمە بەڵێ جەژن هەیە و مزگەوتیش هەیە و جەژنیش ئەکرێ و نوێژیش ئەکرێ و هەموو خێزانەکانیش چێژ لێنێن و خواردنە کوردیەکانیش لێنرێت تاراخان بۆ پێی کە بەڕێزت چێشخانە هەبووە لە ئەوروپا ئەمە بزانم کە بەڕێوەبردننی چێشخانێک لە ئەوروپا تا چەند قورس بەوەتەوەکو خانمێک من چێشخانەکەم زۆر گەورە نەبوو زۆربەی زۆری خۆم ئەم برد بەڕێوە لەگەڵ کوڕەکەم و کارمەندێکم بەڵام قورسە زۆر قورسە بەهۆی ئەوەی هەر شوێنە و ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە ئەوێ مەسوولیاتی زۆرترە زەریبەی زۆرترە کرێ و ئاو کارەبای زۆرترە بەڵام کۆنتترۆل نییە لێژنەی گەڕان نییە یەک جارە
ئەگەڕێ و من 2 ساڵ هەم بووە یەکجار یەک کەس هاتووە بە مەوعید سەیری شتەکانمی کردووە سەیری پاکوتەمیسی کردووە بەڵام لێرە هەفتەی 3 جار یەن بەڵام لەگەڵ ئەوەشە باشە لەو بڕوایم کە ئەوان لە تەندروستی خەڵکی یعنی هەوڵ ئەیان کە هیچ پیس و پۆخڵیەک یاخود هیچ زەرێ نەگا بە کۆمەڵگە. بەڵێ تەرەخانووک و دوامین پرسیارم ئەوێ بزانم کە ئامۆژگاری چیە بۆ خانمانی کە لە ماڵەوەن ئەیانوێت کە خواردنێکی خۆش ئامادە بکەن چۆن بتوانن کە خواردنێکی خۆش ئامادە بکەن ڕۆژانە. خواردنی خۆش ئەمەوێ ئامۆژگاریم ئەوەیە کە پێیان بڵێم شەرت نییە ئەگەر تۆ خواردنی زۆری نەبێ یاخود گۆشت نەبێ یاخود کەرەستەی زۆری لە بەردەسا نەبێت نەتوانی خواردنی جوان و خۆش و ڕازاوە دروستکەی ئەتوانی خواردنێکی زۆر ئاسان دروستکەی و بە پارەیەکی کەم و تام و چێژێکی خۆشی هەبێ و خێزانەکە و دڵخۆشکەی ئەمە یەکێکیان دووهام هیچ کاتێک خانم نەڵێت من نایزانم ئەوەی من وەک تاراخان دەرناچێ یاخۆ وەکو دایکی دەرناچێ وەکو کەسێکی دەرناچێت کە دەزڕەنگینە بێگومان ئێمەش وەکو ئەوان بووین وردە وردە خۆمان فێر کردووە شتیشمان خراپ کردووە شتیشمان بەکەڵک نەهاتووە بخورێت بەڵام گرنگ ئەوەیە تۆ هەوڵ بی و نەڵی نازانم فێرە بیت لە ئێمەش باشتر فێرە بێت. دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ تارا ئەمین سەپان شارەزا لە دروستکردنی خواردن کە بەشێکی ڕاستەوخۆ لامان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پەیامنێرمان کاروان باشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانەیە کاروان سڵاو لێوێ و بەیانیت باش بێ دەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆ چین. بەیانیتان باش بەیانی هەموو بینەران و کوردستانیانی خۆشەویست باش دیارە ئەمڕۆ لە شاری هەولێر بەم بەیان لە زووە کەشێکی زۆر گەرمی هەیە کەشەکەی تااقەت پڕوچێنە چەند ڕۆژێکە و گەرمایان ڕووی لە شاری هەولێر کردو پلەکانی گەرمیە زیاد بەرزە دەمێ ئاماژە بۆ بکەم کە دوای ئەوەی دوێنێ لیژنەی بینینی مانگ لە وەزارەتی ئەوقاف دانیشن یاخۆ لیژنە فەرعیەکانیان ئەوانەی کە لە شارەکانن مانگ نەمیندرا بۆیە ئەمڕۆ تاوکەری مانجی ڕەمەزانی پیرۆزەوە تا بەیانی ڕۆژی یەکشەممە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە ئەم ساڵ ئەم جەژنە جیاواز لە هەموو جەژنەکانی دیکە بەهۆی ئەو دۆخی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەرێمی کوردستان و جیهانی گردوتەوە بارودۆخەکە جیاوازە تا چەند ڕۆژێک بەر لە ئێستا ناو بازاری شاری هەولێر قەرەباڵغی و جموجۆڵەشی زۆری پێوە دیار بوو هاوڵاتیان لە بەیانی زۆر داهاتن بۆی پێداویستەکانی خۆیان وەدەست بخەن بەڵام بۆهۆی ئەو بڕیارەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت لەلایەن وەزارەتی ناوەخۆ و بە پاڵپشتی لەگەڵ هەردوو وەزارەتی تەندروستی ئەوقاف درا کە لە ماوەی ڕۆژانی جەژن بۆ ماوەی 72 سەعات قەدەغەی هاتوچۆ دەکرێت ئەمە وای کرد کە هاوڵاتیان سارد ببنەوە لە دابینکردن و دابینکردنی ئەو پێداویستی و کەلوپەلانەی کە لە باوڵێ بۆ ڕۆژانی جەژن پێویستیان پێ بۆیە تا ڕادەیەک ساردبنەوەی هەم بە بازارەوە بیر و هەم لە با بڵین لە ناو گەڕک و لە شوێنەکە ئەو جم و جۆڵە زۆرە نابیدرێت ئێستا بە پێچەوانەوە بەشێکی هاوڵاتیان لەسەر ئەو با بڵین سێ ڕۆژە ڕویانەوە پێداویستی سەرەتایانی کە بۆ سێ ڕۆژ پێویستیانە سێ شەو سێ ڕۆژکە با بڵین قەدەغی هاتووە دەبێت هەموو مارکێت و دوکان و نانەوەخانە و با بڵین شوێنە خزمەت گوزارەکان دادەخرێن بۆیە ئەوان ئێستا لە هەوڵی با بڵین دەستخستنی ئەو با بڵین بابەتانە کە بۆ سێ ڕۆژە پێویستیان پێ دەبێت جگەلەوە دەمێ ئاماژە بۆ بکەم کە لە ماوەی با بڵین لە ئێستادا 458 کەس لە شاری هەولێر لە کەرنتینەدان لە 350 کەس لە کەرنتینەدان لە 24 ساعتی ڕابردوو 458 پشکنینی کۆرۆنا ئەنجام درراوە سەرجەم پشکینەکان لە شاری هەولێر لە 24 ساعتی ڕابردوو نێگەتیڤ دەرچووە هیچ باڵێت تووشوێکی دیکە لە شاری هەولێر بە پێی ڕاگەندای ژمارە 88 وەزارەتی تەندروستی تۆمار نەکراوە. کۆژین ئەم دیمەنانی کە ئێستا هەیە ئەگەر هاوکارم بەشێک لە دیمەنەکان بگوازێتەوە ئێمە لە سنتەری شاری هەولێرین
ئەنی ئەو چۆڵێکی زۆر پێوی دیارە ئەگەر چی بەیانی ینی بەیانەکەشی ئەوەندە زوو نییە بەڵام لە چاو جەژنەکانی دیکە و لە چاو ڕۆژی با بڵێن عرفەکانی دیکەی ساڵانی دیکە ناو بازار چۆلەشی زۆری پێوە دیارە بەو پێی هاوڵاتیان تا ڕادەیەکی زۆر لە کڕینی کەلوپەل و پێداویستی و دابیکردنی پێداویستی دەتوانین بڵێن جۆرێک لە بێتاقەت بوون جۆرێک لەوەی کە ئەوان با بڵێن پێداویستەکان بەو شێوەیە ناکردن لەبەرەوەی دەزانن کە کەمترین میوان یاخود میوان کە سوکار و ئازیزانیان ڕویان تێناکەن بۆیە ئێستا بازارەکان چۆڵن جمجۆڵی هاوڵاتیان کەمترە مەژە و دیمەنانە بوو ئەم شوێنێکە ئێمە لێن قەرباڵختنی شوێنە لە ڕۆژانی دیکە خود لە جەژنەکانی دیکە بەڵام ئێستا ئەم جەژنە بەم شێوەک دەیبینن چۆڵە بەڵێ کۆژین من دەگەڕێمە لایەوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاروان کا بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم هەروەکوتمان لە تەوەری سێماندا باسێک لە نەخۆشی ئاوی سپی چاو ئەەکەیم زین ئەم نەخۆشیە چیاوە هۆکارەکانی دروستبوونی چیە لە باات کاتیشدا نیشانەکانی لە کەسی نەخۆشدا چۆن دەردەکەوێت و چۆن بتوانین چارەسەری بکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر هاوڕێ عەبدوڵڵا شەمقار پسپۆڕی نەخۆشیەکانی چاو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نامانە. دکتۆر گیان سڵاو لەوێ بەعنیت باش بێت. سپاس دەکەم بەخێراتیت. دکتۆر با سەرتا باسێک لە ئاوی سپی چاو بکەین پێناسێکی بۆ بکەین زین ئەم نەخۆشیە چییە؟ باشە زۆر سپاس. پێشوە ئێمە باسی ئاوی سپی چاو بکەین ئەمە بزانین کە چاو خۆی یەکێ لە بەشەکانی چاو هاوێنەی چاوە کە خۆی بە تەبیعی هەموو چاوێک هاوێنەی تێها. هاوێنەی چاو یەکێکە لە بەشە سەرەکیەکانی چاو و هاوێنەی چاو ئەبێت شەفاف بێ یعنی ئەبێ زۆر ڕوون و جوان و شەفافێ وەکو ئەو شوشەیە ینی نابێ هیچ جۆرە تەڵخیەکی تیاابێ چکە بەشێکی سەرەکی چاوە و دەوری هەیە لە ینی بڵێن دەورێکی ئەساسی هەیە لە مەسەلەی بینە. ئاوی سپی چییە؟ ئاوی سپی ئەوەیە هەر کاتێ بە هەر هۆکارێ لە هەر تەمەنێکە ئەو هاوێنەی چاو تەڵخی تیا دروست بوو ئەوە پێی ئەوترێ ئاوی سپی. دکتۆر ئەمە بزانم کە ئاوی سپی تا چەند جیاوازە لە ئاوی ڕەش و ئاوی ڕەش کاریگەریەکانی لەسەر چاو چییە و ئاوی سپی کاریگەریەکانی چییە؟ ئاوی سپی وەکو ئێستا بۆ جەنابتم باس کرد هەر تەڵخبوونێک کە دروست ئەبێ لە هاوێنەی چاوە ئەوە پێی ئەوترێ ئاوی سپی هەتا گەر نیسبەتەکەشی زۆر کەم بێ و خۆشی لە بیداتە هەر بە کەمی دەست پێەکە. و ئەمە تەسیرەکەی چێ بێ ئەبێتە هۆی ئەوەی بینین ئاستی بینین وردە وردە کەمە لە بیداتە کەمە لەگەڵ کاتە وردە وردە زیاکە و هەتا ئاوەسپێکە زیابکە ئاستی بینینەکە کەمترە بێتەوە. ئاوی ڕەش زۆر جیاوازە لەگەڵ ئاوی سپی. ئاوی ڕەش ئێمە دەبێت جارێ بڵین خۆی چاو بە تەبیعی جۆرێک شلەیەک دروست دەکات لە یەکێ لە بەشەکانی چاوە و لە بەشی پشتەوەیەتە بەشی پێشەوەی چاو. ئیشی ئەم شلەیە ئەوەیە کە بڵین تەغزیەی چاوەکە بە ئەو شتانی کە پێویستێتی. ئەم شلەیە چۆن دروست ئەبێ ئەبێ ئاواش بڕاتە دەرەوە لە چاو ینی بە کەمێتی چەند دروست دەبێ ئەبێ لەگەڵات بشتێتە دەرەوە لە چاو. هەر کاتێک ئەویش بە هەر هۆکارێ بووە هۆی ئەوەی یعنی ڕێگریەک دروست بوو بۆ چوونە دەرەوەی ئەو شلەیە لە چاوەکە ئەمە بێتە هۆی ئەوەی کە تەبەن ئەم شلەیە بیدایەت کە دروست دەبێ و ئەڕاتە دەرەوە پەستانێک دروستەکان لە ناو چاوەکە. ئەم پەستانە زۆر زەرورە بۆی چاو ئەو شکڵی ئاوا بمێنێتەوە کە ئیستی هێچکە چاو خۆی گەر ئەو پەستانی تیانە بێ وەکو ینی بڵین قوپێ ینی وەکو تۆپێک تۆ سەیری بێنە پێش چاوی خۆت تۆپێ ئەوانی کە ئاوی ڕەشیانەیە چاویان قوپاوە نانە عەفو خۆی ئەبێت ئەو پەستانە هەبێ لە ناو چاوە بۆی کە ئەو شکڵی چاو بمێنێتەوە چکە ئەگەر ئەو پەستانە نەبێ چاو وەکو بڵین وەکو تۆپێک چۆن فشە بێتەوە وای لێ. ئەم پەستانە ئاستیشی نۆرمەلی خۆی هەیە بڵین لە 7 میلیمەتر جیوەوە تا 20 میلیمەتر جیوەیە. ئەگەر وتمان هەر کاتێ لە هەر بە هەر هۆکارێ ئەم پەستانە چووە سەر و 20 میلیمەترەوە 20 میلیمەتر جیوەوە ئەمە
لە بیدایەتە پێی ئەوترێ بەرزبوونەوەی پەستانی چاو. بەڵێ ئەگەر هەر بەردەوام بێت ئەم پەستانە بەم شێوە بەرزە یا بڕاتە ئاستی بەرزترەوە هەر بەردەوام بێ بەم شێوە و چارەسەر نەکرێیان کەشف نەبێ و بڵێن تەشخیص نەکرێ و عیلاج وەرنەگرێ ئەو کەسە وردە وردە بەرەو هەندێک گۆڕانکاریە ڕوا لە چاوەکە مەسەلەن گۆڕانکاریە بێ لە دەماری بینینە دەماری بینین زەعیفەکە گۆڕانکاریە بێ لە پانتایی بینینە کە پەیوەندی هەیە بە تۆڕی چاوەوە ئەم سێ گۆڕانکاریە بەرزبوونەوەی پەستانی چاو گۆڕانکاری لە دەماری بینینە و گۆڕانکاریش لە پانتایی بینینە ئەم سیانە بە یەکەوە ئەگەر هەبوو پێوترێ ئاوی ڕەش. دکتۆر کامیان خراپترن بۆ چاو ئاوی ڕەش یاخود ئاوی سپی؟ تەمەن ئاوی ڕەش خراپترە. بەڵێ ئاوی ڕەش ئەو زەرەرانەی کە لە چاوی ئەگەر زوو تەشخیص نەکرێ و زوو عیلاج نەکرێت ئەو زەرەرانەی کە لە چاوە دروست دەبێت ئیتر حتا کە تۆ بێ عیلاجی ئاوەڕەشەکەش بکەیت ئەو زەرەرانی بەرچاوەکە کەوتووە هین نابێت تاویز نابێتەوە. دکتۆر بابێنە سەر هۆکارەکانی دروستبوونی ئاوی سپی چاو. ئەمە یەکەم جار باس لە تەمەن بکەین. تەمەن تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئاوی سپی چاو؟ خۆی زۆرترین هۆکاری ئاوی سپی توانین بڵین تەمەنە. ئەو هاوێنەی کە باسم کرد بیدایەت لە بیدایەت لە سەرەتایی لەدایک بوونەوە تاکو و تەمەنی 40 ساڵی خۆی بە هەر بەڕوونی ئەمێنێتەوە. تامان ئەگەر هۆکاری تر نەبێ بۆ دروستبوونی ئاوی سپی لە پێش 40 ساڵیەوە لە دوای 40 ساڵی و وردە وردە ئەو هاوێنەیە بەرەو تەڵەخبوون ئەڕوە. ئەمە بە ئەمەلێتێکی یان شتێکی نۆرمەڵی ئەنی هۆکاری بڵین هی تەمەنە وردە وردە ئەو شەفافێتی نامێنە و شەفافێتەکەی بەرەو کەمبوونەوە ئەڕوات. لەبەرەوە ئێمە توانین بڵین یەکێک لە هۆکارە ڕئیسیەکانی یا سەرەکیەکانی دروستبوونی ئاوی سپی تەمەنە. لە سەر و 40 ساڵەوە تر ئەو پرۆسەیە دەست پێکاوە وردە وردە تەڵخە بێت کاتە بڵین زۆرترین هۆکاری ئاوی سپی تەمەنە. دکتۆر بابێنە سەر زەربە ئەگەر کەسێک زەربەیەکی بەر بکەوێ ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئاوی سپی چاو؟ بەڵێ بۆی زەربە یەکێکە لە هۆکارەکان کە بێتە هۆی دروستبوونی ئاوی سپی لە چاوە. هەندێک جاری واشە یعنی شەرت نییە ئەو کەسێک کە زەربە بەرچاوی کە و دەساسا بڵێن ئەبێت تووشی ئاوی سپی بەچاوی بەڵام یەکێکە لە هۆکارەکان بە تایبەتی ئەگەر زەربەکە ینی ڕاستەوخۆ بەر چاوەکە بکەوێت مەسەلەن یان شتێکی مەسەلەن تیژ بێ یان شتێک بێ کە گلێنەکە ببڕێ و ڕاتە ناوە بەر هاوێنەکە بکەوێت ئەوانە بە جاری وایە حتا ئەگەر چاوەکە نەش بڕێت هەر لە بەریشی کەوێت لەوانێ نییە یەکسەر بڵین لە یەکەم کاتەوە یان لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژەوە ئەو شتە ڕووبا لەوانێت زەربەکە ڕووبا دوای 6 مانگ دوای ساڵێ دوای 2 ساڵ ئەو شتە دروست بێت. دکتۆر باباسێک لە بەکارهێنانی دەرمانی هەڵە بکەین ئەگەر کەسێک دەرمانێکی هەڵی بەکاربهێنا تا چەند کاریگەری لەسەر دروستبوونی ئاوی سپی چاو ئەبێت؟ خۆی هەنێ دەرمان هەیە مەسە ئەو دەرمانانەی کە مادەی ستیرۆیدی زۆرتیە ئەوە یەکێکە لەو هۆکارانی کە ینی یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی ئاوی سپی ینی لە بە تەمەنێکی زووتر یان یان بڵین لە تەمەنێکی مناڵیە تەمەنێکی گەنجیە لەبەرەوە ئەو دەرمانانەی کە مادەی ستیرۆیدی تایە یەکێکە لە هۆکارەکان ناچاریش جاری واژەیە هەر نەخۆش ئەو کەسێکە بێ بەکاری بێن چکە هەنێ نەخۆشی تری هەیە کە پێویستەکە ئەو مادەیە بەکاربێنێ ئەشزانێت کەوایە بەڵام هیچ چارەسەری نییە بە هەنێ دەرمانی تریش هەیە مەسەن دەرمانی نەخۆشی درێژخایەن وەکو نەخۆشی بڵێنەوانی نەخۆشی هینیان هەیە بڵێن پەستانی خوێنیان بەرزە ئەوانەی کە شەکریان هێشتاڵان شەکرش یەکێکە لەو هۆکارانەی کە واتای نەخۆشەکانی تریش ئەبێتە هۆکارێک بۆ نەخۆشیەکە خۆی ئەوەی کە هەیە زیاتر بڵین ئەو دەرمانانی کە بەکارەهێنرێ ئەبێتە هۆی هەنێک گۆڕانکاری لە جسمی ئینسانە و ئەبێتە هۆی ئەوەی کە ئاوەسپێکە دروست بێت لە تەمەنێکی زووترە ینی ئەوە علاقی بە تەمەنەوە نابێ ئاوەسپێکە لەو کاتە ئەنێ بەهۆی هۆکاری ترەوە بێ بەهۆی هۆکاری نەخۆشیەکەوە بەهۆی هۆکاری ئەو دەرمانی کە بەکارهێنرا نەخۆشیەکەش مەسەن یەکێک لەو نەخۆشیانە هەنێک نەخۆشیش هەیە بڵێن وەکو شەکرە ئەوەی ئەوانی کە شەکریان هەیە دایم ئەوانە ئەگەری ئەوەی تایە لە تەمەنێکی زووترا توش ببن بە ئاوی سپی و سورعەتی زیابوونی ئاوەسپێکە خێرایی زیابوونەکەشی لە یەکێکی کەسێکی نۆرمەڵ زیاتر بێ ینی مەسەلەن لە جاری وا هەیە هەنێک من حاڵەتم بینیوە هەبووە شەکرەی هەبووە لە 2 ڕۆژ 3 ڕۆژە بە تەواوەتی بینین چای قەپات بووە هیچی نەبینیوە
لەبەرەوە شەکرا یەکێکە لەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی ئایسپی لە تەمەنێکی زووترە دروست ببێت لە هاوێنەی چاوە و سورعەتی زیابوونەکەشی لە یەکێکی نۆرمەڵ زیاترە. دکتۆرێکی تر لە هۆکارەکان تیشکی ڕۆژ کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئاوی سپی چاو؟ زۆر تا ئێستا تەواو هین نەبووە. بەپێی هەنێک سەرچاوە ئەڵێن ئەگەر لە شوێنی زۆر گەرمە ئەو کەسانی کە لە شوێنی زۆر گەرمە ئاژین کە دایمە پلەی گەرما زۆر بەرزە بۆی هەیە هەنێک جار گۆڕانکاری دروست بکات لەو مادە پرۆتینیانی کە لەناو هاوێنەی چاوایە و وردە وردایان لەگەڵ تەمەن و ئەوانە ینی دەبێتە هۆی ئەوەی کە زووتر دروست بێت لەبەر ئەوە دایمە ئەو کەسانی کە لە شوێنە گەرمەکان ئاژین وا باشترە دایمە کە لەبەر خۆر هابن چاویلکەی ئەوەی کە پێیان عینێکی شەمسی هەبی بەر هەتاو بەکاربێنن هەتا ئەگەر بەعزێنەوە شەب قەوشتی وا بکەنە سەریان ئیسفادەی لێکن بەس تا ئێستا ناتوانین بڵین لە هۆکارێکی هینە. دکتۆر بابین لەسەر نیشانەکان کەسێک ئەگەر ئاوی سپی چاوی هەبێت چۆن بزانێت کە ئاوی سپی چاوی هەیە؟ ئەفو بێجگەلەوەی کە وتمان ئێمە ئاوی سپی بەهۆی تەمەنەوە بێ بەهۆی زەربەوە ئەوانی کە نەخۆشی شەکریان هەیە معارزن هەندێک جار بەوەی هەندێک نەخۆشی تر کە لە ناو چاوەڕوە هەنێ جۆری هەوکردنی چاو بە تایبەتی هەوکردنی تەبەقەی ناوەڕ ینی بڵین پەردەی ناوەڕاست خۆی چاو سێ پەردەیە پەردەی دەرەوە ناوەڕاست و ناوە پەردەی بڵین ئەوەی کە پێڵێن قەزەحیە و بەشەکانی تری ئەگەر ئەوانە هەو بکات ئەویش بۆی هەیە کە بێتە هۆی چاوەکە تووشی ئایسپی بێ لە تەمەنێکی زووترا بەهۆی ئەو نەخۆشیەوە یا هەنێک نەخۆشی بۆ ماوەی کە بێتە هۆی گۆڕانکاری لە هۆرمۆنات و ئینزای مشتی ناو جسمی ئینسانە ئەوانەش هەر بۆی هەیە واتای کە بۆ ماوەیش و نەخۆشیەکانی تریش چاویش هۆکارم بۆ ماوەیش بەڵێ هەنێ نەخۆشیش هەیە بڵین نەخۆشی زیگماشی هەیە ئەوانەش هەر ئەگەری دروستبوونی ئایسپی دروستەکە جەنێ جار مناڵ هەیە لە دایک گەبێ ئایسپی هەیە ینی یەکەم ڕۆژی تەمەنی دەرەکەی کە ئایسپی هەیە. دکتۆر تا چەند بەکارهێنانی ئایپاد و مۆبایل کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی ئاوی سپی چاو؟ باوەڕ ناکەم زۆر پەیوەندیشی وای هەبێ مۆبایل و ئایپاد ئەمانە لەبەرەوە شتێکی تازەن بەتاکیدی زۆر بەکارهێنانی مۆبایل و ئایپاد زیاتر ئەبێتە هۆی وشکبوونەوەی چاو ئەبێتە هۆی وشکبوونەوەی چاچووکە ئینسان کە تەرکی زەکاتە سەر شتێک بۆی ئەیخوێنێتەوە چاوتروکانی کەمە بێتەوە بەبێەوەی بەخۆی بزانێت ئەو چاوتروکانەکە کەم بۆوە ینی داپۆشینی بەشی پێشەوەی چاو بڵێن گلێنی چاو و سپێنەکەی بە فرمێسک کەمە بێتەوە کە کەم بۆە چاو تووشی ینی بەرەو علاماتی وشکبوونەوەی لەسەر دەرەکێت زیاتر ئایپاد و مۆبایل و ئەو شاشانەی کە ڕووناکی هەیە لاپتۆپ و ئەمانە زیاتر بەهۆبنە هۆی دروستبوونی وشکبوونەوەی چاو احتیمالی ژەیە لە داهاتوە بەهۆی لێکۆڵینەوەکانەوە دەرکەوێت کە دەوری هەیە بەڵام تا ئێستا ناتوانین بە سەبەبێکی ڕئیسی دانەنراوە. دکتۆر پێشتر پرسیار مەسەرەوە کرد نیشانەکان لە کەسی توش بووە چۆن دەرەکەوێت چۆن ئەو کەسە بزانێت کە ئاوی سپی چاوی هەیە؟ ئاوی سپی ئەبێتە هۆی ئەوەی کە بینین ئاستی بینین کەمە بێت ئەوە سەرێکی ترین نیشانەی ئەو کەسە هەست بە خۆیەکە مەسەن کە بینینی داوەزی و ئاستی بینینی کەم بۆتەوە تاوان بینینی دوور بینینی دوور بینینی نزیک بەو شێوەیە نیە یان نەتوانین بڵێن بینینی نزیک ئەوانە کە تووشی ئایسپی بینینی نزیکیان باشە بێت چونکە گۆڕانکاریێک لە هاوێنەی چاوە دروستە بەوای لێکە لە نزیکەوە باشتر شت ببینێ وەک لە دوور هەست بە خۆیەکە دوور بە باشی نابینێ هەموو کەمبینینێک هۆکارە بۆ دروستبوونی ئاوی سپی چاو شەرت نیە ینی هەندێک جار هاوێنەی چاو تووشی ئایسپیش نەبوو بەزەوە کەسە کەمبینی هەیە بە هۆکاری تر مەسەن هەیە نزیکبینە هەیە دووربینە مەسەن هەیە مشکلەیەکیان کێشەیەک هەیە لە گلێنەی چاویە هەیە کێشەی هەیە لە تۆڕی چاویە ئەوانەش هەر هۆکارن بۆی کە ئاستی بینین کەم بێتەوە بەڵام نیشانەی بڵێن نیشانەی سەرەکی کە ئاوی سپی دروست دەبێت ئەو کەسە چۆن هەست بە خۆیەکەیان چۆن یەت بۆ سەردانی نەخۆشخانە یا لاچێت لای پزیشک ئەوەیە کە ئاستی بینینی کەمە بێتەوە ئاستی بینینی دوور. دکتۆر هیچ نیشانێک هەیە کە لە شکلی چاوەکە و شێوی چاوەکە هەستی پێ بکرێت کە ئەو کەسە ئاوی سپی چاوی هەیە؟ لە مەراحیلە ینی ئاوەسپەکە کە زۆرە بێت ڕەنگی هینەکە ڕەنگی هاوێنی چاو
تێگەچێت هاوێنەی چاو ئێمە کە بە ئەتیادی ئەگەر بیبی سەیریکەی لە بیلبیلەکەەوە سەیریەکە بیلبیلی چاوە ئەگەر ئاوەسپێکە هەر زۆر بێت ئاوەسپێکە زیابکە هەر چارە سەر نەکرێت دەرەکەوێت ئیتر وەکو لە بیدایەتە بەرەو ڕەساسی بوون ئەڕوا اینجا وردەوردە ئەو ڕەساسی وای لێ بەرەو سپی ئەڕوا ئیتر کە سپیە بێت جاری وایە ینی تەواو قەپا دەبێت و سپێ بێ هەر احتیاجی دیارە وەکو نقطەیەکی سپی وایە ئەگە هەر چارە سەر نەکرێت وردەوردەوە ڕێنکەی بەرەو قاوەی بوونی ژەڕوە دکتۆر ئەی ئازار لای نەخۆشەکە هەیە ئازاری ناتوانین بڵین یەکێ لە هۆکاری ئاویسپی بڵین ئازار دروست ناکە ئاویسپی بەس ئەوەی ئاستی بینین کەمەکاتەوە هەر ئەوەیە هینە ڕئیسەکەی ئەوەیە دکتۆر بابینە سەر چارەسەرەکانی ئەمێ سەرتا لە دەرمانەوە دەست پێ بکەین چارەسەرەکان بە دەرمان چین ئێمە پێشەوەی باسی ئەوە بکەین ئێمە بەتوانین بڵێن ئاستی بینین کەمە بێتەوە لەبەرەوە ئەو کەسانی کە بە تایبەتی لە سەر و 40 ساڵەوە ئەگەر هەستیان بەو شتە کرد وا باشترە مەسەن سەردانێکی خەستەخانە بکەن یا دکتۆرێک خۆیان هەڵی بژێرن سەردانی بکەن بۆی تاکید بن لەوەی کە هیچ مشکلێکیان نییە مەسا وەکو ئاویسپی و زەروریشە لە دوای 40 ساڵیەوە هەر وەکو هەموو بەشەکانی تری جسمی ئینسان چاوی ژێچێکە لەو بەشانی کە گۆڕانکاری لەوانێت یا ڕووبە مەسەن بە 6 مانگ جارێک یەک دوو جار لەسەر یەک دوسێ جار لەسەرێک ئەو کەسە پشکنین بۆ خۆی بکە ئەگەر تەبیعی بوو مشکلی نەبوو ئەوە باشتر ئەگەر مشکلێکی هەبوو بۆی لەژێر چاودێری هەبێت تووشی مشکلە نەبێت واتای زوو سەردانی پزیشکی لە دوای 40 ساڵەوە زەرورە بۆ مەسلەی دروستبوونی ئایسی و بۆ مەسەری پەستانی شاخش ئەو دوانە زۆر پێویستە دکتۆر باباسێک لە چارەسەرەکان بە چارەسەری ئایسپی چارەسەری سەرەکی ئایسپی نەشتەرگەری نەشتەرگەری تا ئێستا هەنێک دەرمان دروست بوون ینی هەیە کە بەکارهێنانەکەی ئەبێت ناتوانین بڵین ئەبێتەوە ئەوەی کە ئاویسپی نێڵێ دروست ببێت بەڵام ئەو دەرمانانە کارێکی وا ئەکات ئاوەسپێکە خاوتر زیاکە یان ئەتوانین بڵین ڕای ئەگرێ واتای ئەو ئاوەسپێ هەر زیە ئەکات کەمتر ینی زیابوونەکەی خاوترە بێ یان لە حدێکە ئەڵێن ڕایگرێ هەرچەنە من خۆم وەکو بۆ تەجروبەی خۆم نەمبینیەوە ینی ئەو دەورەی نییە بەڕاستێکی بەڕێی من ئەو دەورەی نییە دەرمانەکان هەشە لە بازارشا هەیە و لە سنەیمانیش هەیە بەڵام زۆر من خۆمی اعتیمادی ناکەم ئەبێ نەخۆش بەردەوام ئەو دەرمانان بەکاربهێنێ ئەبێ بەکاری بێنێ بەردەوام بەس چارەسەری سەرەکی نەشتەرگەری ئەمێ باسێک لە بەکارهێنانی چاویلکە بکەین ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی ئاویسپی چاو چاویلکە ناتوانین بڵێن ئاویسپی کەمەکاتەوە چاویلکە لە بیدایەتایە لە سەرەتا کە ئاویسپی دروست دەبێ ئەبێتە هۆی ئاستی بینین کەمە بێتەوە ئێمە چۆن چارەسەری ئەماکەینانی ئەگەر ئەو کەسە ئێمە خۆمان جارێ پێڵین نەشتەرگەری ناوێت بەزەبێ متابعە بکەی بێ سەردام بکەیتەوە ئەگەر زیایی کرد ئەو کاتە نەشتەرگەری بکە یان هەنێک کەس هەیە مەسەڵەن ئێمە پێ ئەڵین نەشتەرگەری بکە نایاوێ بیکە بەس ئێوە بینینیشی باش بێ چارەسەری ئەم شتە چۆن نەکرێ چاویلکەی بۆ ئەنووسینەما چاویلکە بەکاربێنێ بەس چاویلکەکەش ناتوانین تۆ بڵێ ئایسپی کەمەکاتەوە یا چارەسەری ئەکە چاویلکەکە بەس یارمەتی دەرە چاویلکە یارمەتی دەرە لە فترەیەکی زەمەنیە بۆ چەند مانگێک بۆ ساڵێک بۆ چەند مانگێک بەڵام دوای کە زیای کرد ئاوەسپێکە وای لێت چاویلکەکەش دەوری نامێنێ یعنی هەنێ ئاویسپی هەیە ئێمە محاولەمان کردووە گەر نەخۆشەکە نەیەوێ نەشتەرگەریش بکەن ویستمانە چاویلکی بۆ بنووسین بۆی یارمەتی بینینی بە جاری وای هەیە بە چاویلکەکەش هیچ دەورینی لەبەرەوە چاویلکە بەس یارمەتی دەرە لە کاتی دروستبوونی ئایسپی یارمەتی دەرە تا فترێک دوای ئەوە لەوانەیە ئەو چاویلکەش دەوری نەمێنێ هیچ ئیسفادەیەشی لێ نەکات بۆ باشبوونی بینینەکە دکتۆر هەموو نەشتەرگەریەکان بۆ ئاویسپی وەکو یەکن یاخود جیاوازیان بەسەردایەت بەپێی ئاویسپیەکە خۆی فکری نەشتەرگەریەکان هەمووی تقریبا یەکێکە ئەوەی ئاوەسپەکە لا ئەبرێت لە چاوەکە و لە شوێنی ئەو هاوێنەی دروستکراو هەیە دائەنرێ بۆی کە بینی ئەو کەسە باش بێتەوە ینی فکرەی ڕئیسی ینی بەعام هەمووی یەکە بەڵام ینی بڵێن عملیەتەکە بڵێن یان نەشتەرگەریەکان گۆڕانکاری زۆر بەسەر هاتووە مەسەن لە بیدایەتە چۆن بووە ئێستا چۆنە فەرقی زۆرە لە بیدایەتە مەسەن هاوێنەکە و ئەو پەردانی لە دەور و پشتین هەمووی دەرکراوە و حتا هاوێنی دروستکراویش دانەنراوە بۆ ئەو کەسە بەس چاویلکەیان بۆ داناوە دوای وردە وای لێ هاتووە
ئەو پەردەی لە بەشی پێشەوەیەتی بڵین هاوێنەکە ئەوە لابراوە و هاوێنەکە دەرکراوە و هاوێنی دروستکراودانراوە تاوان ئەم ڕێگەیانی نەشتەرگەری هەمووی هینی تیا ئەنی درینەوەی تایە لە بەشی سەرەوەی چاوەکە پێڵین ئەمە بڵێن تەقەڵی تیا ئێستا ڕێگەی تازە هەیە کە پێی ئەوترێت فەیکۆ ئیمەلسیفیکیشن یعنی نەختەقەڵی تیانە بەس هەنێ جار دوو بڵێن دوو کونی بچکۆلە هەندێک دکتۆر دوان هەندێک سیان دروست دەکەن لە بەشی سەرەوە لەم لای چاوەکە و جیهازی تایبەتی خۆی هەیە هاوسپێکە لە ناو چاوەکە ئەکرێت بە چەند بەشێکەوە کرێت بە دوو بەش یا کرێت بە 4 بەشەوە و بۆ جیهازە سەح بکرێت وردە سەح بکرێ و اینجا هاوێنەشی بۆ داڕێ کە ئاوسپێکە دەرکرا ناو چاوەکە پاکرایەوە هاوێنی بۆ دکتۆر وەکو دوامین پرسیارم ئەوێ بزانم کە ئامۆژگاری چیە بۆ کەسانەی کە تووشی ئەم نەخۆشیە بوون هەر کەسێک کە بزانێت کە تووشی ئاویسپی بووە باشتر وایە خۆی کەسێک دکتۆرێک هەڵبژێرێ سەردانی بکە بە پێی ڕێنمایەکانی ئەو پزیشکی کە ئەچێ بۆ لای ئەو هین بکات ینی لەسەری بڕۆ باشتر وایە پشتگوێی نەخە پشتگوێی نەخە دوای نەخە ئیهمالی نەکە چونکە بۆی هەیە ئەگەر ئاویسپی ئەمەلیات نەکرێت لە کاتی لەو کاتایکە پێویستی پێێتی نەشتەرگەری بۆ نەکرێت لە کاتێکی خۆیان بۆی هەیە دوایی ئەگەر نەشتەرگەری بکە مەترسیەکانی نەجاحەتی یعنی بڵێن احتیمالێتی دروستبوونی کێشە زیاترە بێت ئەگەر لە کاتی خۆیان بکرێت بڵێن چانسی نەجاحەت و ئیسفادەکردنی لە عملیاتەکە نەشتەرگەریەکە باشترە ئەگەر دواکەوێ ئاوسپێکە زۆر ببێ ڕق ببێ ئەو کاتە بە تایبەتی ئەگەر بوێ بەبێتە قەڵ بکرێت نەشتەرگەریەکە سەرکەوت ینی مەترسیەکانی زیاترە ینی نەشتەرگەریەکە قورسترە بێت ئەوە بۆ ئەو کەسانە تامان ئەبێ ئەمانە زوو ئەم کەسانە زوو فاسی بڵێن پشکنینی بینین بکەن پشکنینی تۆڕی چاویان بکەن پشکنینی پەستانی چاو پشکنینی پەستانی چاو لەگەڵ ئاویسپیا زۆر ضرورە زۆر پێویستە چونکە ئەگەر ئاویسپی زۆر ببێ و ئەو کەسە پشتگوێی بخا و هەر نەشتەرگەری بۆ نەکا بۆی هەیە ببێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی چاوەکە ینی ڕێ لە دەرچوونی ئەو شلەمەنیاگرێت کە باسمان کرد لە سەرەتا لە چاوەکە بچێتە دەرەوە کە شلەمەنەکە لە چاوەکە نەڕۆشتە دەرەوە لەو لاوە هەر دروست دەبێ بەڵام ناڕاتە دەرەوە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی چاوەکە و ینی مشکلێکی کێشەیەکی ئیزافی تریشی بۆ دروست دەبێت کە ئەو کاتە چارەسەری ئاوەسپێکەش زەحمەتترەکە زۆر بە ناڕەحەتی و لەوانەیە زەرێری با لە تۆڕی چاو لە دەماری بینین لەبەرەوە هەچ کەسێک کە بۆی تەشخیص کرایان هەست بە تایبەتی لە سەر و 40 ساڵەوە هەستی کرد ئاستی بینینی کەمە باشتر وایە سەردان بکەوت لەگەڵ ڕێنمایی ئەو پزیشکەی خۆیان چۆنی بۆ دانێت لەسەری بڕوا باشتر دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر هاوڕێ عەبدوڵڵا شەمقار پسپۆڕی نەخۆشیەکانی چاوکا بەشێکی ڕاستە و خۆل لامان بوو بەڵێ ئازیزانم تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد بن.